تا ئێستا حکومەتی ماوەبەسەرچوو سوورە لەسەر سیستەمی هەژماری من و لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی و فەرمانگەکانەوە فشاری بەردەوام بۆ پڕکردنەوەی فۆرمەکە دەکات. ئەمە لە کاتێکدایە بوون و نەبوونی هەژماری من هیچی لە دۆخی بێموچەی نەگۆڕیوە و ئەیتیئێمەکانیش وەکو گیرفانی موچەخۆران خاڵین. فشار هەیە لە شاری سلێمانیە نزیکەی لە 500 زیاتر ینی 500 مامۆستا بۆ 600 مامۆستا ئەم هەژماریان پڕ نەکردوێتەوە. ئیتر ئەمە دوای ئەوەی کەوا ئەم پرۆسەیە تەواو ئەبێ ئێمە ڕێکاری یاسایی و قانونی و ئەو ڕێکارانەی کەوا پێویستە بۆ ڕەتکردنەوەی ئەم هەژمارە ئەیگرینە بەرە تا ڕۆشتن بۆ دادگا و دادگای باڵای فیدراالی و واتە ئێمە وازنانی تا ئەو کاتێکەوە ئەوان وازدەوە نەهێنن کەوا ئەو حەق و مافە شایستەدارانەی ئێمە نەکرێتە ژێر دەستی ئەوانەوە، چونکە ئەوە دوات ئەمە بەڕاستی جێگەی گومانە. لە ڕۆژانە کۆبنەوە بە بەڕێوەبەری قوتابخانەکان کراوە بۆی کە لە گروپچاتی قوتابخانەکان بڵاوەکرێتەوە گوایە کابێ مامۆسایان بە هەر جۆری بوو لە ژێر فشارەکە بێ بڕۆن پرۆژەی هەژماری من پڕ بکەنەوە و ئێمەش ڕامانگەیان بە هیچ جۆرێک ناچنە ژێر هیچ هەڕەشە و فشارێک و پرۆژەی هەژماری من پڕ ناکەن لەبەرێوەکو وتم ئێمە بە حکمی 30 ساڵی ڕابردی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەوەی کە لێمان بینی لەم دەسەڵاتە متمانەمان پێینەوە هیچ کاتێکیش متمانەی پێ ناکەین کە پرۆژەی هەژماری من پڕ بکەینەوە. ئەمە نامە یەکێک لە گروپ چاتەکانی قوتابخانەیەکی سلێمانیە کە داوا لە مامۆستایان کراوە هەژمارەکە پڕ بکەنەوە. مامۆستایان دەڵێن ناچینە ژێرباری هەڕەشەکان و ئەو کۆبوونەوانی بە بەڕێوەبەرەکان دەکرێن تا لە ڕێگەی ئەوانەوە فشارمان لەسەر دروست بکرێت. لە گروپەکانی تربیە و مەکتەبەکانەدایەنن کە مامۆسایان و فەرمانبەران ڕوو لە تربیە بکەن لە مۆعیدی دیاریکراوە بۆ پڕکردنەوەی هەژماری من. ئیتر ئەو مامۆسایەشی کە ئەو مامۆسانی کە خاوەن هەڵوێست و خاوەن ئیرادەن بەڕاستی ئەم هەژمارە پڕ ناکەنەوە، چونکە بەڕاستی یعنی ئیمزاکردنی ژیانی خۆتە کە بەدەستی خۆت ئیمزایەکەی کە چیتە ژێر دەسەڵاتی ئەم جووت حیزبەوە کە چەند ساڵ لە لێیانە خوێنی چەند ساڵە تۆ ناڕازی بەرامبەریان. بەڕاستی بەداخەوە ئەو هاوڵاتیانی و مامۆستا و فەرمانبەرانی کە هەژماری من پڕەکەنەوە لەمەولا نابێت دەنگی ناڕزایەتی بەرزکەنەوە بڵێن ئێمە دژیەشێتی پارتی، چونکە خۆیان قبوڵیان. حکومەتی ماوەبەسەرچوو لە ڕێگەی پەروەردە و بەڕێوەبەرایەتیەکانەوە دەیەوێت مامۆستایان ناچار بکات بۆ پڕکردنەوەی هەژماری من لە کاتێکدا ئەم پرۆژەیە لە سەرەتاوە لەلایەن موچەخۆرانەوە ڕەت کراوەتەوە و وای دەبینین پرۆژەیەکی بازرگانیە و خزمەت بە بەرپرسان دەکات. لەبەر ئەوەشە بەرپرسان سوورن لەسەر ئەوەی دەبێت فەرمانبەران ئەم پرۆژەیان هەبێت و تەوتین پەسەندکراوی ئەوان نییە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.